يلا مام صوفي مام صوفي بله دماغي بله يلا يا بسم الله اخوة بخير الرحمن بين بسم الله بخير بين الرحمن يا اخوة بخير بين بخير بين موفق بيا اخوة يا اخوة بخير بين على الجنة موفق بيا اخوة فرمون بسم الله فرمون الرحمن الرحيم فرمون يا اخوة بخير بين فرمون مام صوفي برای من بإذن خدا هر این شماره که اینو به بیادنگی ببین و تچی راست مامۆستا جان برازای خۆتە خۆ بە ناشکوری نەبێت ئەوە 20 ساڵە چاوەڕێیە بەخوا نەماوە بمایە هاتەوە هەناری تەمەنی زۆرە بڕوا ناکەم سکوزا بکە ئێ بۆ چیشیانە بەخوا گەر نەخۆشەکەی نەبوایە ئەم ژنەی ناهێنا چینە دەنگ باستان بگرە زۆر دەمێکامی ئەو کوشم بەخوا بەخوا بەڕاستمە سوارە سیوشم لەگەڵا بوو بەخوا بەڕاست چونە لای ئاوەکەم درۆکەیت بە سێوەش بڵێ درۆکەیت بۆ قسەم نەکرد